کولبەری یەکی ئاز موضوعی کۆڵبەری ئەبێ شکل و شێوازەکەی بگۆڕین و بخێنە سەر چوارچێوە و قاڵبێکی بازرگانی ڕێکخرا. وارد یک فضای تجاری مناسب و ماندگار بکنیم. بۆ نمونە یەکێک لەوانەکردنەوەی بازاڕچەی مەرزیەکە یەکێکە لە نیگەرانەکانی ئێمە و یەکێکە لە ئاماژە سەرەکیەکانمان بۆ سەردانی پارێزگاکانی هاوسێمان لە هاوسێ کرماشان ئەوەیە کە ئەو مەرزە بازاڕچە مەرزیانە بەهێز بکەین و بتوانین تیا کاروبارە بازرگانەکان ڕێک بخەین. هەر گەنجێکی ئێرانی بۆ ئێمە لە ڕوانگەی ئێمەوە گرنگەوە هیچ جیاوازەیەکی نییە کە ئایا ئەمە لە مەرزە بژی یا لە ناوەڕاستی شارە. ئەوە هەروەها برا عێراقیەکانیشمان بۆ ئێمە ئازیز و ڕێزدارن که نمونه‌هایش رو الان با هم مرور کردیم. اگر هەروەکە نمونەکەی کە عرضی جەنابتانم کرد ئەوەیە کە ئەگەر ئێمە بوارەکانی تر وەکو بواری بازرگانی و بەرهێنان کشت و کاڵەمانە ئەگەر بە شێوەیەکی گونجاو پەرەی پێ بدەین ئیتر پێویستی بە ئیشی لاوەکی وەکو کۆڵەبەری نییە.